دیارە ئەم ڕێگایە بۆ 23 کیلۆمەترە شەوان داعش تێت عوبەدانە لەسەر ئەم ڕێگایە بۆی بتەقێتە هیچ پێشمەری کورسانە، بەڵام هەندەسەی پشتیوانی و پێش ئەوە سیارەی عسکەری و سیارەی هیچ پێشمەری کورسان پیاڕات ئەمر معالەجاکەن بۆی هیچ پێشمەری کورسان شەیدن. لەگەڵ حاجی زوهدیدا بە ڕێگە مەترسیدارەکەی چیای حەمریندا بەرەو نزیک زنجیرە چیاکە دەڕۆین کە زۆر کات داعش ئەو ڕێگایە بۆم ڕێژ دەکات و تا ئێستا بەو هۆیەوە چەندین پێشمەرگە و ئەفسەر گیانیان لەدەستداوە و بریندار بوون. حاجی کە هاوڵی گەشتەکەمان بوو پێشمەرگەیەکی شارەزای جوگرافیای ناوچەکەی و دەمانەوێت چیرۆکی جموجۆڵەکانی داعش و وەڵامی هێزەکانی پێشمەرگە بۆ هێرشەکانی ئەو ڕێکخراوە لە زاری ئەفسەرانی پێشمەرگە خۆیانەوە ببیستین. بەڵێ پێشتر کە بە تەمای هجووم من دیارە جوڵیان زیاکات جوڵی هێزەکانیان زیاکات لە ئەو شوێنانەی کە ئێمە بڵێن تەرچیزمان لە سێرێتی کە ئازاین جوڵەی دوژمنی لێوەیە ئەمەش تەرچیزەکەی لەسەر ئەو شوێنانە دیارە ئەبینرێن کە ئەم هێزە جوڵاکەم جوڵێ طبیعی نییە دیارە نیەتێکیانێ بۆیە پێشمەرگەش لە ئامادە باشیابێ بۆ بەرپەرزدانەوەیان. کاتێک لە زنجیرە چیای حەمرین نزیک بووینەوە بینیمان پێشمەرگەیەک بە دووری چەند کیلۆمەترێک سەیری ئاڵاڕەشەکەی داعشی دەکرد و چاودێری جموجۆڵی چەکدارەکانی ئەو ڕێکخراوەی دەکرد کە چەکدارەکان بە ڕۆژ لە نێو کەلاوە و خانووە ڕووخاوەکاندا پشوو دەدەن و بە شەوانیش دەست بە جموجۆڵ دەکەن. علامێکیان داناوە لەو بەرەوە ئەو علامە معنای ئەوەیە کە هێزیان هێناوە بۆ ئەو سنوورە ئینشاڵڵاش پێیان ناکرێت ئەو سنوورە بمێننەوە لێرەش دەرەکرێن بە هەمەتی پێشمەرگە. زنجیرە چیای حەمرین کە لە حەویجەی پارێزگای کەرکووکەوە بۆ پارێزگای سەلاحەددین و لەوێشەوە بۆ دیالە و سنووری ئێران شۆڕ دەبێتەوە ناوچەیەکی پانوبەرینە و هێزە عێراقیەکان ناتوانن کۆنتترۆڵی بکەن بۆیە داعش بە ئارەزووی خۆی تێیدا دەجوڵێتەوە. خۆتانە بینەوە سیلسیلە چیە ئەوە حەمرینە لای ئەو بەرەوە هێزی عێراقی هەیە بەڵام لەم لاترەوە تقریبان 5 کیلۆمەترێک مەسافەیەکەیە چۆڵەوانیە هێزەکانی داعش بە بەردەوامی لێرە هاموشوەکەن ئەڕۆن بەرەو خوار لێرەوە ئەڕۆن و بەرەو سەرەوەی ڕۆن بەرەو حەویجە و لێشەوە بە پێچانەوە گەڕنەوە بەرەو خوارەوە تر لێرەوە نازە ئایا ڕۆن بەرەو سلێمانبەگ ئەڕۆن بەرەو عوزێم یان بەرەو دیالە یا سنوورەکانی تر. ئەو ناوچانەی لە دەرەوەی دەسەڵاتی هێزە عێراقیەکاندایە و داعش تێیدا چالاکی ئەنجام دەدات لە دەیان گوند پێکاتوە کە داعش لەو گوندانەوە پیلانی هێرشکردنە سەر حەشد و پێشمەرگە لە کەرکووک و دیالە و سەلاحەدین دادەڕێژێت. زەرگەیە دەشتێکی بڵاوە 400 دێ و 4 نەحێ و خەزایەک ماوە بە دەست داعشەوە دوای گردنەوەی موسڵ ئیشەڵڵا هجوومەکرێتە سەریان ئەوانش لە ناوبەرێن بۆی جارێکتر داعش نەتوانێت سەیتەرە بکاتە سەر ئەم چەمی زەرگەیە چکە شەوانە دزاکەن ڕۆن لە عزیێمە سەدەگە عزیێمە دزاکەنە دەور سنووری قەرەتەبە و دیالەوە ئەو منتخەکانش. لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی هاتنی شەڕی مووسڵ داعش چەکدارەکانی بە شێوەی مەفرەزەی گەڕۆک بڵاوە پێکردووە بەڕای شارەزایانی بواری سەربازیش پیلانی داهاتووی ئەو ڕێکخراوە شەڕی پارتیزانیە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.